باوا نزانن أنما نملي لهم خير لأنفسهم باوا نزانن ئەو مۆڵەت پێدانەی ئێمە بەوان خێرە بۆ خۆیان یان چۆن مۆڵەتیان پێدا ئەوان ڕێگای کوفر هەڵدەبژێرن خوای گەورە لە ناویان نابات تەمەنیان درێژ دەکات یعنی بۆ نمونە 20 ساڵ دەیهێڵێتەوە ئەویش هەر دژایەتی خوا دەکات زوڵم لە عەبدەکانی خوا دەکات 20 ساڵە خوای گەورە عقوبەی نادا تا ئێستا باش ومەتعناهم خوای گەورە نعمەتیشی بەسەردا دەڕێژێت کوفر دەکات لەولاوە خوای گەورە ناز و نعمەتی ئەداتێ ئەوە دوو سێهەمیان خوای پەروەردگار عقوبەشی نەداوە عمری درێژ کرد ناز و نعمەتیشی پێدا و تا ئێستاش عقوبەتی نەداوە کافر وەڵا لەوانەیە وا گومانبەرێ کەواتە زۆر مەهیمە کەواتە تەواو ئەو نەجاتی بووە ئەگەر خوای گەورە عقوبەی دابا ئەو 20 ساڵە عقوبەی دەدا بۆ ئەمڕۆنی کە کوفر دەکات چەند ساڵە ئەگەر خوای گەورە ویست بای لە ناوی بەرێ ئەوە ناز و نعمەتی نەدەدایە دەسەڵاتی نەدەدایە خوای گەورە دەفەرمێ بە ئەو شتانە ئەو ئیمهالی ئێمە ئەو مۆڵەت پێدان و ڕەشمە بۆ شلکردنەی ئێمە بۆ ئەوان وا نەزانەوە خێرە بۆ خۆیان وا نەزان خێرە بۆ خۆیان ئەی چی پەروەردگار دەفەرمێ ئینەما نملی لەهم لیەزدادوا ئیثما ئێمە مۆڵەتیان دەدەین و ڕەشمەیان بۆ شل دەکەین زیاتر بڕۆن لە کوفردا بۆی تاوانیان زیاتر بێ تاوانەکانیان زیاتر بێت ولهم عذاب مهين وبو ئەوەی سزایەکی زۆر سوکەر و سەرشۆڕکەریشیان بۆ دابنین بۆمان داناون لێرە دابرام دووشت با باسکەین یەکەم باشە بۆچی خوای پەروەردگار دەسەڵات دەداتە وڵاتێکی وەکو ئەمریکا و ڕووسیا و ئەوانە کە باوەڕیان بە ئیسلام نییە هەر ماون لەسەر حکم ئەوە چەند ساڵە هەن و هەر دەسەڵاتیشیان زیاد دەبێ نەشمان بینی خوا لە ناویان بەرێ جوابەکەی چییە یەکەمیان بۆ خۆیان چی لیەزدادوا ئیثما ئەی بۆ ئێمە ئەو ئاەتەی دواتر دێ ما كان الله ليذر المؤمنين على ما أنتم عليه حتى يميز الخبيث من الطيب بۆ ئێمەش خوای گەورە ئەو ناڕەحەتیانەمان بەسەر دێنێ دوژمنێکی ئاوا لە بەرامبەرماندا دادەنێ بۆ ئەوەی پاک و پیسی ئیماندار لێک جیاکاتەوە چێ ئیمانداری ڕاستەقینەیە لە ترسی دەوڵەتێک یا هێزێکی بێ ئیمان واز لە ئیسلامەتەکەی نایەنێ چێش خەبیثە نیەتەکەی پاک نییە لەگەڵ خوای گەورە دینەکەی دەفرۆشێت و تەسلیم بە کوفر دەبێ کەواتە بێ حکمت نییە کە خوای گەورە مۆڵەتیان دەدا بۆچی مۆڵەتیان دەدا نەسەن فەرمووی چی لیەزدادوا ئیثما بۆ ئەوەیە براکەم نەک خوای گەورە خۆشی بوێ